بەناوی خودای گەورە و مهرەبان، مامۆستایانی بەڕێز، خوێندکارانی خۆشەویست، باینتان باش. زۆر پێخۆشحاڵم کە بۆ جارێکی تریش لە شاری سلێمانی خۆشەویست، لە شاری هەڵمەت و قوربانی ڕۆژی ئاڵای کوردستان وەکو وەزارەتی پەروەردە لە خزمەت جەنابتان دەکەینەوە. ئەوڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە لە مێژووی کوردستاندا. بەژێر ئەو ئاڵایە جوانەدا دەیان هەزار کەس گیانی فیدا کردووە بۆ ئەوەی ئەو ئاڵایە هەر بە شەکاوەیی بمینێتەوە، بۆ ئەوەی ئازادی و سەرفرازی لە بۆ کوردستان دروست بێت. ئەو ئاڵایی کە لە مەهاباد هەڵکرا ئەوڕۆ لە کوردستانی ئازاددا دەشەکێتەوە، بەرز ڕادەوەستێتەوە. ئامادەبوانی بەڕێز، من دەمەوێ ئەوڕۆ بەو مناسەبەیە چەند قسەیەک لەسەر بارودۆخی گشتیش بکەین و پێشی ئەو بارودۆخە دەمەوێت زۆر زۆر سپاسی مامۆستایانی خۆشەویست و خۆڕاگرت بکەم. من دەزانم ئێش و ئازاری ئەو مامۆستایانە چەندە زۆرە کە بەبێ موچە یان بە نامونەزەمی موچەکانیان کە وەردەگرن، بەڵام ڕێگە نادەن سەنگەرەکانی خوێندن چۆل بکرێت. ئەو مامۆستایانە، ئەو بەڕێزانە، ئەو خۆشەویستانە وایان کردووە ئێمە هەمومان قەرزاریان بین. مامۆستایانی خۆشەویست، دڵنیابن لەوەی کە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە، خۆشم وەکو وەزیری پەروەردە، بەڕاستی هەردەم لە خەمی ئێوە داینە و لە حکوومەتی هەرێمی کوردستانیشدا هەوڵی جددیمان داوە و هەوڵی جددیش دەدەین بۆ ئەوەی بتوانین بەشێکی کەم لەو ئێش و ئازارانتان کەم بکەینەوە. ئەوڕۆ کە حکوومەتی هەرێمی کوردستان بەو قەیرانەدا تێدەپەڕێت، ئێمە دەزانین ئێوەش درک بەوە دەکەن کە قەیرانەکان زۆر سەختن، بەڵام مامۆستا خوێنکار و قوتابی فێر دەکا کە ئیرادەی هەبێ و سەبر و تەحەمولی هەبێ لەبەر ئەوەی ئەو بارودۆخە دڵنیام تێدەپەڕێت، بەڵام سەروەری و کەرامەت بۆ مامۆستایان دەمێنێتەوە کە ڕێگە نادەن ئەو منداڵانە، ئەو خوێنکار و قوتابیانە بێبەش بن لە خوێندن، یان سەنگەرەکانی خوێندن یان ناوەندەکانی خوێندن چۆڵ بکرێت. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک چاکسازی لە بن دەستدایە کە لە کاتێکی زۆر نزیکدا ئیعلان دەکرێت کە ئەوە بەڕاستی جێی دڵخۆشیە ئەو چاکسازیانە، سەرڕای ئەوەی کە زۆر تەخیریشە، بەڵام کردنی لە نەکردنی باشترە. خاڵێکی تر ئەوەیە کە لە ساڵی نوێوە لە ئەنجومەنی وەزیران باس کرا، سەرڕای ئەوەی داهاتەکان زۆر کەم بووە، بەڵام ئەو داهاتەی کە هەیە خۆی لە نزیکەی 400 میلیارد دەبێنێتەوە بۆ موچەی مەدەنی کە لە نێوانیشیان مامۆستایە، سەرڕای کەمی موچەکە، بەڵام وەزارەتی دارایی و سامانە سروشتەکان وعدیان داوە کە ئەو موچە تۆزێک بە منەظەمتر لە کاتەکانی خۆی لە ساڵی نوێوە دابەش بکرێتن. بێگومان هەموو ئەوانەی کە باز دەکرێت لەوانەیە شایانی ئەرک و ماندیبوون و دڵسۆزی مامۆستایان نەبێتن، بەڵام مامۆستایانی خۆشەویست
ئێمە پێویستە هەمومان پێکەوە بە هەر جۆرەك بێ هەوڵ بدەین ئەو بارودۆخە تێپەڕێنین بە یەکرزی خۆمان بە سەبر و تەحملی خۆمان دڵنیام دووبارە ئەو بارودۆخە تێدەپەڕێت. حکومەتی عێراق حکومەتی بەغدا بە هیچ جۆرەك ئامادە نییە موچەی هەرێمی کوردستان بە ئاسانی بدات. ئەوەی کە حکومەتی بەغدا باسی دەکات تەنها بۆ ڕاگەیاندنە ئەو حکومەتە دوژبنی سەرسەختی ئەو میلەتەیە هەردەم لەبەر ئەوەی لە ماوەی 95 ساڵی ڕابردوو حکومەتەکانی عێراق یەک لەو حکومەتانە نەویستوە کێشەی کورد یان مافی میلەتی کورد بداتن. 95 ساڵە لە ساڵی 1925ەوە تا دەگاتە ئەوڕۆ ئەو حکومەتە یەک لە دوای یەکانە هەوڵیان داوە میلەتی کورد لە ناوبرن ناسنامەی نەتەوەی بسڕنەوە. ئەگەر حکومەتی عێراق بە فعلی کوردی بە شەریکی خۆی بزانی باە ئەوڕۆ دروست نەدەبوو. مشکلەی ئێمە لەگەر حکومەتی عێراق مشکلە ریفراندۆم نییە چونکە ئەو مشکلە وەکو باسم کرد 95 ساڵە هەیە. هەر حکومەتەک دێت ماوەیەک باش دەبێت دوای ماوەیەک کە خۆی دەگرێتەوە هەوڵ دەدات بە عسکەری هێرشی سەر کوردستان بکاتن. پێشخەریەکی کردووە بۆ ئەوەی گفتوگۆ ببێتن بەڵام ئەوەی ئەوان کە باسی دەکەن دەیانەوێ خەڵکی کوردستان پاشکۆبی ئەوان ئامادەنینە میلەتی کورد شەریک بی دەیانەوێ ئەو میلەتە پاشکۆبی بۆ ئەوان. بەڕێزان ئێمە 3 ساڵە بە قۆناغێکی سەختدا دەڕۆین بەڵام لە ماوەی 25 ساڵی ڕابردوو بە هەموو جۆرێکەوە وەزعی ئەمنی وەزعی دارایی وەزعی ئاوەدانی خەڵکی کوردستان لە خەڵکی شوێنەکانی تری عێراق باشتر بووە. بارحاڵ ئێمە دڵنیاین کە گۆڕانکاری زۆر گەورە لە ناوچەکە ڕوودەدات و ئەو گۆڕانکاریانەش لە قازانجی خەڵکی کوردستان دەشکێتەوە. ئێمە تەنها یەکرێزیمان دەبێتە ئەوەی کە ئێمە بتوانین هەموو مافەکانی خۆمان دەستەبەر بکەین. میلەتی کوردستان حەقی خۆیتی دەوڵەتی هەبیکیانی سربەخۆی هەبێتن. ئەو گۆڕانکاریانەی لە 91 بوو فدرالی بۆ هەرێمی کوردستان بەدەستینە ئەو شەڕەی داعش بۆ کوردستانی ڕۆژئاوا فدرالی بەدەستهێنا. دڵنیام گۆڕانکاری ئایندە بۆ هەرێمی کوردستان سربەخۆیی بەدەستبێنی و بۆ پارچەکانی تری کوردستانیش گۆڕانکاری گەورە ئینشاءالله دروست دەبێتن. دووبارە تاکید دەکەمەوە کە لە خەمی مامۆستایاندا دەبین و هەوڵی جددی دەدەین بۆ ئەوەی مافەکانیان دەستەبەر بکرێتن. دووبارە زۆر سپاس بۆ هەموو لایەک بۆ بەڕێوەبەری گشتی بۆ بەڕێوەبەری پەروەردەکانی قەزاکان بۆ سەرپەرشتیاران بۆ یەکێتی مامۆستایان بۆ بەڕێوەبەرایەتی ئەو قوتابخانەیە ئەو خوێندنگایە بۆ ئێوەی قوتابیانی خۆشەویست هەر سەرفراز و سەرکەوتوو بن. زۆر سپاس. خوێندنی کوردی لە کەرکووک بەردەوام بە خوێندنگا قوتابخانەکانمان زیاتر لە 500 قوتابخانەیە ئێستاش بەردەوامە و ئێمە طبعی کەرکووک بە شێوەیەکی کاتی بە مۆزعە ڕۆیشتووە. کەرکووک کوردستانیە و هەر دەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستانیش لەبەرەوەی لە ڕۆژی 25 هەموو خەڵکی کەرکووک و جێناکۆکان بڕیاریاندا کە کوردستانی بەشێکیان مامۆسایان داوای موچوو پێدانی ماخانەکەن کە هەیان بۆ وەفاری 3 مانگ خۆپشاندانیان کرد. ئەم ساڵ چیتان هەیە قسە بۆ مامۆسایان وەڵام بیرۆوان چیەنەوە ئایا لەگەڵ ئەو هەڵوێستی ئەوان خۆپشاندان بایکۆ دەکەن؟ ئێمە بە هەموو جۆرێک لەگەر مافەکانی مامۆستایانین و مامۆستا حەقی خۆیتی لە ژیانێکی قورسدایە بەڕاستی بەڵام لەوانەیە بایکۆت چارەسەر نەبیت بۆ ئەو بابەتە. چارەسەر چیە؟ چارەسەر ئەوەیە بە شێوەیەکی گشتی هەوڵ دەدەین چاکسازی زیاتر بکرێت و داهاتەکەش هەر ئەوەندەیە بەنسبەت هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران هەموو حزبەکان مەوجودن. مناقەشەی باری دارایی کراوە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە توانای داراییتی ئێستا حالیان بەڵام گرنگ ئەوەیە ئەو داهاتێک کە ئێستا شەیە بتوانین باشتر تەنزیمی کەین و لە کاتی خۆی موچەکان بدرێت. کۆبنەوە لەگەڵ جەنابی پارێزگار و لەگەڵ یەکێتی مامۆستایان بۆ ئەوەیە کە بتوانین زیاتر لە خزمەتی مامۆستانی خۆشەویست دابین بۆی پرۆسەی خوێندن لەو دەڤەرە خۆشەویستە نەوەستێت. سەبارەت بە پشووی گەزیان لێکەوتووەکانی دەربەندی خاتان پێسە چارەسەر نەکراوە و ژمارەیەکی زۆر لە خوێندنگەکان چۆن کراوە؟ ئەو گرفتانەی کە کورد کەم بوو ئەوانە چارەسەر کراوە حکوومەتی هەرێمی کوردستان جەیەکی ئەگەر کەمیش بووی دابینی کرد بەڵام چەند قوتابخانەیەک هەیە کە پێویستی بە
چارەسەرکردنی جەزری هەیە ئەوە لەوانەیە ساڵێک 2 ساڵی بێت تا ئاوارەکانی کەرکووک بەنسبەت ئاوارەکانی کەرکووک و خورمات و ئێمە تەوجیهمان داوەتە هەموو خوێندنگا و قوتابخانەکانی پارێزگاکانی یاریمی کوردستان کە هەمویان بەبێ هیچ ڕسمیاتێک لە مەرحەلەی یەکەم ئەو خوێندکار و قوتابیانە وەردەگرن لە هەر مەرحەلەیەک بن بە شێوەیە کاتی تا دەگەڕێنەوە شوێنی زێری باو کاکشیوان ئێستا لە بەشێک لە خوێندنگەکان پارە لە کەسوکاری خوێندکاران کۆکرێتەوە ئێوە تا چەند ئاگاداری ئەمەن و ئایا ئەم پارەیە مەسەلەن ماگانە کۆکرێتەوە ئێوە چاودێریەکەن ینی چاودێریەوە کاکە هیچ پارەیەک لە خوێندکاران کۆ ناکرێتەوە بەڵکو ئەوەی هەیە هەڵمەتی نیشتیمانی نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بەردەوام لە ساڵانی ڕابردووش هەبووە ئەویش بریتە لەوەی کارجێڕی قوتابخانەکە چەند باوکێک دیاری دەکاتن کە باری داراییان باشە مەسەلەن ئەگەر خوێندنگایەک 500 قوتابی هەبوو لەوانەیە 3-4 باوک هەبێ کە باری دارایی باش بێت ئەو 3-4 باوکە ئەگەر ئیستعدادیان هەبوو دێن هاوکاری قوتابخانەکە دەکەن بێ ئەوەی پارە تەسلیمی قوتابخانەکە ڕاستمەکە ناوەتەر ڕاگەشە کتێبەلەی خۆیە کە نزیکی بووە دووسینەکەش دەخوێنێتەوە هەموو ستایلێکی جوان مامۆستا بەس ئەوە دەتوانن یعنی لە زۆربەی قوتابخانەکان جێبەجێ بکەن بەڵێ مامۆستا ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە ڕۆژی هەڵکردنی ئاڵای کوردستانە تەمەناکەم ڕۆژی ئاڵای کوردستان ڕۆژی خۆشەویستی و لێبوردەیی و یەکڕیزی بێ ڕێخستنەوەی ئەجەندا نیشتیمانیەکانمان بێ ئامانجە هاوبەشەکانمان بێ جارێکی تر شکستەکانی دوای 16 تشرین فێری کردبین کە ئەبێ بە ئەجەندایەکی هاوبەشەوە ئیش بکەین چکە چارەنووسی هاوبەشمان هەیە لایەنی کەم ئەم ئاڵایە بتوانێت هەمومان کۆ بکاتەوە کە هەمومان باشانازیەوە هەڵیەکەین گرنگی شەکە لە ژێر سایی ئەم ئاڵایە کۆ ئەبینەوە بە یەکڕیزی و بە تەبایی بە خەمێکی گشتی نیشتیمانیەوە خەباتکەین وە کۆتایی بە و لەتبوون و پردبوون و پارچە پارچەبوونەمان بێنین کە من دڵنیاتانەکەمەوە جگە لە یەکڕیزیمان جگە لە یەکتر خۆشویستنمان جگە لەو گیانی نیشتیمانی کەتیامانە هەیە تەنانەت چیاکانیش پشتیوانمان نابن چکە ئەگەر چیاکانیش بۆ کارەساتە سروشتیەکان پشتیوانمان بووبن لە کارەسەتە سروشتیەکانە بینیتانیسا چپار و دۆخێک لە دەربەنی خان و ناوچەکانی ئەگوزەرێ بۆیە بەدەمەوە هاتنی ئێمە و یەکڕیزی ئێمە زامنی مانەوەی ئێمە و بەردەوامبوونی ئێمە و سەرکەوتنی هەمومانە. پێشمەرگەکانمان قوربانیان پیاوە شەهیدەکانمان بۆی پێپۆشاون خەبات بکەین ئەم لەحزەیە دوای 16 تشرینە ئەو لەحزەیە کە ئیتر پێویستمان بە گیانێکە بە گیانی خۆنەویستیە
بە گیانی خۆبەخشیە بە گیانی خۆشەویستیە بە گیانی تەباییە بە گیانی یەکریزیە بە گیانی ئەوەیە کە هەموومان بۆ ئامانجێکی هاوبەش بڕۆین نەک بە لەپی بە پەپی هەرێکێکمان ڕێگایە بگرین کە دڵنیاتان هەکەم شانزەی تشری سەردانبی کە هەرێکێکمان ڕێگایە بگرین هەرێکێکمان ئامانجەکان نەبێت لە هیچ حاڵێکا بۆ نابینەوە کاتی ئەوەیە خاڵی ئامانجەکانمان دیاری بکەین ئەو کاتە کەسێکیشمان بە دێڕای جیاوازی بە دینی جیاوازی بە مەزهەبی جیاوازی بە نەتەوەی جیاوازی بە بۆچوونی جیاوازی بە ئاستی ئابووری جیاوازی بە ئاستی پردەواری و ڕۆژگیری جیاوازی بۆی پێخۆشێت خاڵەکەی هەمومان کۆمانەکاتێت جۆش و فرۆشی هەنامی لاوان هێمای سنوور و نەخشەی نیشتیمان شەکانەوەی تۆ هەناسەی گەلا دەرکەوتنی تۆ هانایە و هەلا ئێمە ماوەی 4 ڕۆژە ئامادەکاریین بە ڕێزان چالاکی هونەری و چالاکی وەرزشی زۆر هیلاک بوون لەگەڵمانە سەرپەرشتیارە بە ڕێزەکان بەڕێوەبەرایەتی پەروەردە سوپاسیانەکەین لەم ڕۆژەیە ئیشەڵڵا شەکاوە بێ ئاڵای بەرزی کوردستان زۆرمان پێخۆشە بۆ بەسەرکردنەوەمان لەلایەن بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری پەروەردە و بەڕێز وەزیری پەروەردە خۆشحاڵین بە هاتنیان بە بەسەرکردنەوەی خوێندنگاکەمان. شوبان بە فستیڤاڵێکی ڕەنگاوڕەنگ ئەم پرۆژەمان یاد کردەوە بۆیە ئەمڕۆ هەفتەی 12 دیاری کراوە بۆ ڕۆژی هەڵکردنی ئاسایرەوە سوور ناوەڕاست سپی خوارەوە سۆس لە ناوەڕاستدا خۆزی ئاڵای کوردستان لە دڵ و دەرونی قوتابیان و خوێندکارانە بچەسپێنین بۆ ئەوەی بتوانین ڕۆڵەیەکی نیشتیمان پەروەر دروست بکەین پێکبێنین کە خزمەتی نیشتیمان و گەلەکەمان بکەن و داهاتوویەکی ڕۆشن بەم نیشتیمانە ببەخشن. ئەلێرین وەستەرجەم پێشبەردەی کوردستان وبەروەردەی ڕۆژهەڵاتم لەو ڕۆژەوەی دەست بەکارە وەک تیشکی خۆر لە ئاسۆوە بشنگا گەشەکەی دیارە کەجارێکی وە هەوڵی زۆر کێشەنگی خۆی ئەسلمێنێ لە ئێستاوە بۆ داهاتوو بەردڵسۆزی خۆی ئەنوێنێ.
وەرگیرە بۆ دوا وەرگەڕێ بۆ پێشەوە بڕۆ بۆ شوێنی خۆت وەرگەڕێ بۆ پێشەوە بڕۆ وەرنەتەوەکەشی بچەوسێنێتەوە ئێمە خاوەنی زۆرترین شەهیدین بۆ ئەم ئاڵایە لەبەرێ ئاڵای وڵاتەکەمان نیشانی سەربەریمانە ئێمە زۆرترین گەلێکین کە زۆرترین شەهیدمان داوە پێویستە لەسەرتانیەوە باش بزانن کە گەلی کوردستان یەکێکە لەو گەلانەی کە زوڵم لێکراوە هەتا ئێستاش زۆربەی داگیرکەرانی وڵاتەکەمان یانێمان چەوسێنەوە وەنایان ئاڵاکەمانە پێوە چۆن چەند ڕۆژێک پێش ئێستا بینیمان کە چۆن پەلامەری کوردستانیان نا ئاڵای کوردستانیان داگرت سوکایەتیان بە گەلی کورد کرد بێگومان ئێمە گەلی کورد هەرگیز بە هیمەتی پێشمەرگە قارەمانەکانمان هەرگیز ئێمە چۆک نادەین بەرامبەر بە دوژمنانمان زۆرترین پێشمەرگە زۆرترین گەنجی ئەم وڵاتە لە پێناوی ئەماڵایە خۆی بە کوژداوە خۆی شەهید کرد
چاو بۆ قوتابخانەکەمان قوتابخانەی بەخشندەی بنەڕەتی کە ئەمڕۆ هەستاین بە ئامادەکردنی ئەم فستیڤالە بە بۆنەی هەڵکردنی ئاڵاوە کە ڕۆژێکی مەزنە لە مێژووی کووردا بۆیە نەوەکانمان شارەزاییان هەبێ لەو ڕۆژەی کە هەمومان بە ئاواتەوەین کە ئەو ئاڵا بە سەربەرزی هەڵبکەین و هاوکاری مامۆستاکان و بەڕێوەرەکەمان مامۆستای سرودیش توانیمان ئەم ڕۆژە یاد بکەینەوە. سەرەتا پیرۆزبایی خۆم ئاڕاستی سەرجەم خوێندکاران و سەرجەم هاوڵاتیانی کوردستانەکە مۆم ڕۆژە پیرۆزە بەڕاستی ڕۆژێکی مێژوویە ڕۆژی ئاڵا هەمومان نەزانین نیشانە ڕەمزی نەتەوەیە کە ئێمە ژۆک و گەلی کورد و نەتەوەی کورد ئاڵایەکمان هەیە شانازی بە ئاڵاکەمانەوەکەین پێویستەکە بەرز ڕایگرین و زۆر سوپاسی ئیدارە و دەستی کارگەری قوتابخانەی بەخشندەکەین کە ئێمە لە زانکۆی هەڵەبجەوە خوێندکارەکانمان سەردانی ئەم خوێندنگەیەمان کرد بۆ ئەم ڕۆژە پیرۆزە لەبەرەوەی مەراسیمێک و ڕسمێکی جوان و نمونەیان پێشکەش کرد بەڕاستی بۆ ئێمە ئەوە جێگەی سەرسوورما و شتێکی زۆر نایاب بوو ئەدای خوێندکارەکان و بەرزراگرتنی ئاڵا و پیرۆزکردنی ڕۆژەکە شتێکی زۆر نایاب بوو کە ئێمە بۆ تەجروبەیەکی نوێ بوو سوپاسیانەکەین کە قبوڵی سەردانەکەی ئێمەیان کرد و بەڕاستی دەستخۆشی لە خوێندکارەکانەکەم کە بە شێوەیەکی لە ئاستێکی بەرزا بە شێوەیەکی نمونەیی توانیان ئەرکەکانیان جێبەجێ بکەن دەستەی بەڕێوەبردنی و دەستەی جێبەجێکردنی مەراسیمەکان هەمویان بە شێوەیەکی نایاب بوون. من وەکو خوێندکارێک ئەمڕۆ بەشدار بووم لە مەراسیمی پێشکەشکردنی چەند چالاکیەک و چەند چالاکیەک کە بریتی بوون لەمانە پیرۆزبای ڕۆژی ئاڵاتان لێکەم ئیشەڵا ئاڵاکەمان هەردەم شەکا و بەرزەبێ و ئەم پاچە شارەشتان پێشکەشەکەم. چەند دڵخۆشم کە شعرەکەم لە پێناوتایە من چیتان بۆ باسکەم لە گەورەی ئەو ئاڵایە بۆ کوێ بچم چی باسکەم لە کام شوێنەوە کام قوربانی کام ماڵوێرانی بۆتان بچنمەوە باپیرم بە باوکمی وتووە باوکیشم بە من ئەڵێتەوە بۆیە ئەبێ گوێرەیاڵ بین هەردەم ئاڵاکەمان بشەکێنیدەوە تۆ ناسنامی منی سمبولی نیشتیمانی بەبێ خەم بشەکێرەوە زیندانی و قوربانی و شێدبوومان بۆ تۆیە کە بمێنیتەوە وە منیش دڵنیام کە ئەو ئاڵایەمان ئەچێتە ڕیزی گەلانەوە چەند خۆشە بە سەربەرزی سەیریت ئەەکەم بە گەورەی بشەکەیت. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین زۆر بەخێر بێن سەر چاومان ئەرکتان کێشاوە وەکە زانرێت لەگەلی کووردا لە هەموو ساڵەکە ئەم ڕۆژەکە ڕۆژی ئاڵای ئەوترە یادی ئەکرێتەوە بەڕاستی خۆشە بۆ هەموو میلەتێک ئاڵایەکی خۆ هەبێ ئاڵایەکی خۆی هەبێت و ڕۆژانەیە خود لە ڕۆژانی هەفتەی ئەوڵا بەرزی کاتەوە. و وەکو زین لە مێژووی کووردا ئاڵای کوردستان لەم ساڵانەی دواییە توانیمان بەسەر بەخۆی بەرزیکەینەوە و زۆر بەخێر بێن دووبارە زۆر سپاس دەستان خۆش بێت. سەرتا بە خێراتنی کەناڵەکەتان کەم و بەخشندەی ناوەندی بەخێر بن ئەمڕۆ وەکو ڕۆژی ئاڵا وەکو ڕۆژی جیهانی ئاڵا بە خێراتنی هەموو میوانە خۆشویستەکانەکەین و لێرەشەوە پیرۆزبایی خۆم ئەگەێنم بە هەموو منداڵەکانی جیهان بە تایبەتی منداڵەکانی هەرێمی کوردستان لێرەشەوە من سەری سەردانەوێنم بۆ خوێنی شەهیدان زۆر سپاستانەکەم بەخێر بێ. Pěšová rybka. بۆ دواوە وەرگەڕێ بۆ پێشەوە ڕێ بکە. It's a Kurdish Flag Day. It's a day where we بۆنی وڵاتە دەنگی نەتەوەیە مێژووی پڕ نەهامەتی و پڕڕەنج و سەرکەوتنی هەر میلەتێکە لە هەمان کاتە ئاڵا دەتوانێت زمان بێت پەیامی خۆی هەڵبگرێت ئەویش بەو ڕەنگە تایبەت و نیشانە جیاوازانەی کەدا دەدرێت هەروەها ئاڵا بۆ بەدەستکردنەوەی وێنەی نەتەوەیەکە.
سەرتا سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەروەردە کە ئەمڕۆ لەم یادە گەورەیە ئامادەبوونتان هەیە لە زۆربەی قوتابخانە و خوێندنگەکان. ئەمڕۆ ڕۆژی حەبەی 12ەیە کە دانراوە چەند ساڵێکە بۆ یادکردنەوە و بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان. ئێمە شکو مەراسیمێکی تایبەت من وەکو سەرپەرشتیاری پەروەردەیی جگە لە خوێندنگا حکومیەکان خوێندنگا ناحکومیەکانیشم بەرپرسیار کردووە لەو مەراسیمە کە ئەبێ بە ئەرکی خۆیان هەستن. خۆشبەختانە ئەو خوێندنگانی کە ئەمڕۆ سەردانمان کردن بۆ ئەو بابەتە بۆ ئەم ڕۆژە ئەستاون بە ئەرکی خۆیان وتوانیان بە شێوازێکی زۆر جوان بە بەشداری دەستەی کارگەڕیان مامۆستایانیان سەرجەم خوێندکارانیان مەراسیمێکی جوان بەڕێوە بکەن. ئەمڕۆ لێرە ئێستا بە تایبەتی لێرە لە قوتاب خوێندنگەی بریتانی نێودەوڵەتی یەکەم جاریانە ئەم یعنی یاد بکەنەوانەیە زۆر بە جوانی کردویانە دەستخۆشیان یەکەم حەڤەی 12 کراوە بە سەرتاسەری بۆ هەموو کوردستان. هیوادارین بتوانین زۆر بەڕێزەوە ئەو ڕۆژە بەڕێ بکەین چونکە بەڕاستی ئاڵا هەروە کەم نییە. هیوادارین بتوانین لە ئایندەیە بەسەر بەرزی بەسەر بەخۆی کوردستان یادی بکەینەوە. بۆیە ئێمە لێرەوە داواکارین لە هەموو لایەک کە ئەمڕۆ زۆر بە پیرۆزی ڕابگرن داوامان کردو دام و دەستگا ڕسمیەکان بە هەمان شێوە خوێندکاران تێبگەێنن کە ئەمڕۆ بۆچی ناوی ڕۆژی ئاڵایە ئاڵای کوردستان ڕەنگەکانی چییە مەبەست لە ناوی ڕەنگەکانی چێ لە چ ڕۆژێکا لە حەڤەی 12 لە شاری مەهاباد هەڵکراوە لە کۆماری مەهاباد کێ هەڵی کردوکە قازی محەممەد بۆ لەبەرەوە ئەوانە پێویستە بە تۆ بە خوێندکاری بگەینی بۆی کە بزانێ کە میلەتێکی هەیە ناوی کوردە ئاڵایکی ناوی ئاڵای کوردستانە. بۆیە پێویستە بە هەمومان بەبایەخەوە سەیری بکەن. من دەستخۆشی لە ئەوانەکەم کە ئەمڕۆ سەردانم کردن بە تایبەتی ئەم خوێندنگایش هیوادارم لە سەردانەکانی کەشمانە بتوانین ئاوا لە نزیکەوە بە خۆشحاڵیەوە ئەوانە ببینین کە بایەخیان پیاوە و سپاس بۆ ئێوەش دووبارە.